ئەو پێشکەشکارە عەرەبیەی کە بە هەواڵی داوەتکردنی مەزلووم عەبدی بۆ کۆشکی سپی شاگەشکە بوو بۆتە ترێن. ڕێنبوو قەمەرە کێیە و بۆچی دڵی بە بانکێشتەکە خۆش بوو؟ مظلوم عبدي سيحضر؟ سيحضر. ولذلك أعتقد الحكم الآن على ترامب طاقة إيداع. صح ولا لا؟ بالضبط صحيح، ولكن فلذلك الحديث حقيقة استباق الأحوال. چوارشەممەی ڕابردوو لە کاتی پێشکەشکردنی بەرنامەکەی لە کەناڵی ئەلعەرەبیە ژنە پێشکەشکاری ناسراوی کەناڵی عەرەبیە ڕێنبوو قەمەرە لە لێدوانێکدا دەڵێت مەزلووم عەبدی لە مەراسیمی دەست بەکاربوونی ترامپ داوەت کراوە. کاردانەوەکەی بە جۆرێکە کەوا دەردەکەوێت بە هەواڵەکە زۆر دڵی خۆشە. گرتەی ئەو کاردانەوەی ئێستا لە ڕۆژئاوا بۆتە ترێت. چالاکانی ڕۆژئاوا وەک ئاماژەیەک بۆ دۆستایەتی کورد و ئامیزغەکان سەیری دەکەن. بەو پێی ڕیمسەر بەنەتەوەی ئامەزیغە و خەڵکی تونسە. ناوبرا و پێشکەشکاری بەرنامەی گفتوگۆی کاتژمێرە لە کەناڵی ئەلعەرەبیەی سعودی لەبارەی کاردانەوەی ئەو ژنە پێشکەشکارە دکتۆر ئارام ڕەفحەت مامۆستای زانکۆ دەڵێت ئەگەر برایەتی گەلان ڕاست بێت بۆ کورد لەو ناوچەیە تەنها ئەمازیغیەکان دۆستمانن. دەژڵێت ئەگەر چی هەزاران کیلۆمەتر لێمان دوورن بەڵام هاوسۆزن لەگەڵمان، بۆچی ئێمە چارەکی ئەوان هاوسۆزی دۆزی ئەوان نین. کاردانەوەی ئەو ژنە پێشکەشکارە بە جۆرێکە وەک ئەوە وایە خەڵاتێکی گەورە کرابێت. بەپێی سەرچاوە هەواڵیەکان مەزلووم عەبدی و ئیلهام ئەحمەد لە ڕۆژئاوا داوەت کراون بۆ مەراسیمی دەست بەکاربوونی دۆناڵد ترامپ لە 20 ئەم مانگە. ئەمەش بەرەو پێشچوونێکی گرنگی ڕۆژئاوایە لە ئاستی نێودەوڵەتی. ئایا تۆش دڵخۆشی بە داوەتکردنی مەزلووم عەبدی؟